ئەمە علوەی کەلارە، شوێنی دەستەبەرکردنی خواردن و سەوزە و میوەی ڕۆژانەی دانیشتوانی کەلار و دەوروبەرێتی بەهۆی پاکنەکردنەوەی بەردەوام و پشتگوێ خستنی لەلایەن حکوومەتەوە بۆ نوبەرامە ناخۆشەکەی و پیسی و خاشاکەکەی کاسبکاران و هاوڵاتیانی نیگەران کردووە. شارەوانی کەلار لە ڕێگەی کۆمپانیایەکەوە هەفتەی تەنیا 2 جار کاری پاکردنەوەی علوەکە دەکات. ئەوەش دەبێتە هۆی کۆبوونەوەی خاشاک و پیسیەکی زۆر لە ناوەوە و دەرەوەی علوەکە و سیمایەکی ناشرین و ناتەندروستی بەو شوێنە بەخشیوە. کاسبکاران و فرۆشیارانی سەوزە و میوە لە ساڵی 2009 لەسەر گیرفانی خۆیان هەڵساون بە دروستکردنی علوەکە، بەڵام پاش تێپەڕبوونی نزیکەی 10 ساڵ حکوومەت نەیتوانیوە خزمەت گوزاریە سەرەتاییەکانیان بۆ دابین بکات. پەرتەوازەیەکی زۆرمان هەیە لەم علوە، جێگامان نابێتەوە، شوێنەکەمان زۆر تەنگە، جادەمان نییە، قوڕ و قوڕاوە، خەڵکانێک هاتنە لە دەرەوە ئیش ئەەکەن، کەس نازانێت، خەڵکی کوێنساریەکی زۆر لە دەرەوە ساوە عەرەبە کووردە بێ سەرپەرشتین، زۆر ئەم شتانە زۆرمان هەیە، هەر 1 سەعات باس بکەین تەواو نابێت. بەڵام لە سەرباری هەر هەمووی ڕۆشتینەتە بەڕێوەبەرایەتی کشت و کاڵ دەستخۆشیان لێەکەین. لوجنەیەکیان پێکراوە بە سەرپەرشتی ئیدارەی گەرمیان لە لای مامۆستا نەجم. ئەو لوجنە ئەمە 10 ڕۆژە ئەو لوجەمانە بۆ دروست کراوە، پێکاتوە لە مرور و ئاسایش و کشت و کاڵ و شارەوانی و قایمقامێت و بازرگانی و هەموو لایەنەکان لوجنەیەکیان ئەبێ بێت بۆ ئێرە. بەڵام ئەمە 10 ڕۆژە ئەم لوجنە بڕیار دراوە، هێشتا نەهاتنەتە سەرکارەکەیان، مروریانە بێ لەگەڵا بێ ڕێکخستن بۆ ئەوەی بێن یەکخستن و ڕێکخستنی ئەم علووە بزانین ئیشەکانی چۆنە، یەکی خەن و ڕێکی خەنە بۆمان. سەرۆکی شارەوانی کەلاریش نکوڵی لە کێشە و کەم و کورتیەکان ناکاو، ڕای دەگەێنێت بەهۆی قەیرانی داراییەوە ڕەنگە لە ئێستادا نەتوانن تەواوی خزمەت گوزاریەکان بۆ علوەی کەلار دابین بکەن. هەروەها بەهۆی ئەوەی لە ئێستادا علوەی نوێی کەلار لە قۆناغی تەواوبووندایە، بۆیە تەمەنی ئەم علوەیە زۆری نەماوە. سەبارەت بە علوەی شاری کەلار کە ئێستا بە علوە کۆنەکە مەشهورە، ڕاستە گرفتی زۆرە، چکەم علوە لە ڕابردووە دروست کراوە، نە شاری کەلار هێندە فراوان بووە، ئاستی بازرگانیش لەو شوێنە هێندە بووە، نزیکە 56 قات 54 قات ئەی تێدایە. بەڵام لە ئێستادا لەم شوێنە جێگایان نابێتەوە، دیارە لە دەرەوەی علوەکەیش هەم بازرگانەکان هەم ئەو کەسانێک کە میوە و سۆزەکانیان ئەهێنە علوەی کەلار بە شێوەیەک ڕائەوەستن. وەکو ئاستی خزمەت گوزاری پاکردنەوە ئێمە لە ڕێگەی کۆمپانیاوە هەفتانە 2 جار پاکی ئەەکەینەوە، بەڵام وەکو باسم کرد لە بەرۆ شوێنەکە هێندە بچووکە، بار هەڵگرەکان ڕێگە نادا هەموو ڕۆژە بتوانی پاکی کەیتەوە، چکە ئەتوانم بڵێم تەنها مەگەر شەوان چۆڵ بێ، ئەگەنە بە بەردەوامی بازرگانی تێدا ئەکرێ. ئێمە بۆیە زۆر گرنگی بەم علوە نادەین، چکە ئەمە کۆتایی پێ هاتووە، چاوەڕێی کۆتایی هاتنی علوەی تازەین، هەرکەوە علوە تەواو بوو ئێمە ئەم شوێنە ئەگوازینەوە بۆ علوەی تازە. نەبوونی لیژنەیەکی سەرپەرشتیاری لە علوەی کەلار هۆکاری سەرەکی ناڕێکی و قەرەباڵخیەکی زۆرە و کاسبکاران چاوەڕێی علوەی نوێی کەلارن تاکو لەم کێشە و گرفتانە ڕزگاریان بێت. بەڵام بەهۆی کێشەی دووە بەرهێنەوە ماوەی 17 مانگە پرۆژەکە بە تەواو نەکراوی ماوەتەوە و حکوومەتیش خەمساردە لە تەواوکردنی پرۆژەکە.